لە چوارچێوەی بەڕێوەچوونی چالاکیەکانی هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان و بڵاوکردنەوەی هۆشیاری، ڕێکخراوێک دەرەنجامی ڕاپرسێکی ڕاگەیاند لەبارەی کەمکردنەوەی تونند و تیژی دژ بە کچان و ژنان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. بەپێی ڕاپرسیەکە لە سەدا 25 بەشداربووان کە کچان و ژنانن بۆ کات بەسەربردن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن. سەرۆکی ڕێکخراوی یاریکاری یاسایی ژنان دەڵێت تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئاستێکی بەرزدایە. لە دەرەنجام ئێم ڕاپرسێ بۆمان دەرکەوتووە کە ڕێژەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ڕێژەیەکی بەرزە، هەرچەندە لە چاو ڕاپرسێکی کردمانە ئێمە ژمارەیەکی کەمە، بەڵام ئەگەر بمانتوانێت لەسەر ئاستێکی بەرزتریان خو لە هەموو شارەکان بیکەین ئەمە ڕێژێکی باشترمان بەدەست دەکەوت. بەڵام بۆمان دەرکەوتووە کە ڕێژەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان لە 143 ئەمەش ڕێژەیەکی مەترسیدارە، بەڵام لەگەڵەوەش ڕێژەیەکی کەم سکاڵا تۆمارەکرێت لە ناو دادگاکەیە کە ئەمەڵە کۆمەڵی هۆکاری خۆی هەیە کانێکیان پیان وایە دادگا ناتوانێت کەیسەکەیان بەرەو پێش بەرێ و هەنێکیشیان پیان وایە کە ئەگەر سکاڵا تۆمارکەن کێشەی کۆمەڵایەتیان بۆ دروست دەبێت. چالاکانی کۆمەڵی مەدەنی ئاماژە بۆ دەکەن پێویستە بە هەموو لایەکەوە هۆشیاری بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی ژنان و کچان بێبوونی زانیاری پێویست تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکار نێنن. لە ڕاپرسەکەی ڕێکخراوی یاریکاری یاسایی ژنان داهاتووە ئەوانەشی ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە بۆی ڕوونەدانی کێشەی کۆمەڵایەتی و دڵنیانەبوونیان بە سەروەری یاسا سکاڵایان تۆمار نەکردووە. لەبەرەوەی کە کۆمەڵگەی کوردی بە خێرایی تۆڕە کۆمەڵایەتیەکان مۆبایل هاتە نێوی وای کرد کە معلوماتێکی زۆرمان نەبێت لەسەر ئەم ئامێریکە لەبەر دەستمانایە هۆشاریمان هەیە بۆ خانمان کە ئێمە لە مەکتەبەکانەوە دەستمان پێکرد مەکتەبی کچان کە چۆن ئەم ئامێرە هەڵسوکەوتی لەگەڵا بکەن و ڕۆژانە بەکاری بێنن وەکو هۆشاریەک کە بۆ خانمان هەمان بووە. ئەوەی کە گرنگە بکرێت لەلایەن بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەوە بێ شارەزاییەکی پێشوەختەیان نەبێ بۆ ئەوەی زیاتر بزانن کە چۆن بەکارهێنن و دواتر بزانن کاتێک کە ڕوبەڕووی کێشە بنەوە چۆن مامەڵەی لەگەڵاکەن و چۆن لە ڕێگەی یاساوە ئەو کێشان چارەسەرەکەن. ساڵانە لە ڕێگەی چەندین سیمینار و کۆڕ و بڵاوکراوە لە هەفتەی تونند و تیژی دژ بە ژنان و ئافرەتان هۆشیاری لە سەرجەم شارەکانی ڕێمی کوردستان بەڕێوە دەچێت. خراپ بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکانیش یەکێکە لە هۆکارەکانی تونند و تیژی کە بەرامبەر ژنان و کچان ئەنجام دەدرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.